گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زەنجیرە بەرنامەکانی ئاسۆی بەرابەری. ئازیزان، بۆ بەرنامەی ئەم هەفتە بابەتێکمان هەڵبژاردووە لەسەر بارودۆخی ژنانی زیندانی لە زیندانەکانی کۆماری ئیسلامی. بۆ چاوتێکردنی ئەم بابەتە داوامان کردووە لە هاوڕێ ئەسرینی قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا کە لە ڕێگەی ئسکایپەوە میوانی بەرنامەکەمان بێ. فەرموون تا کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵمان. هاوڕێ ئەسرینەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە. هەموو کاتێکت باش. گۆڵنازگیان منیش سڵاوم هەیە لە خەمەتەوە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس دەکەم، سپاس کە بەشدار بووی لەم بەرنامەیە. هاوڕێ ئەسرین، با پرسیاری یەکەمم دەست پێکەم. بەگشتی ئێوە بارودۆخی زیندانیانی سیاسی لە ئێران چۆن هەڵدەسەنگێنن؟ هاوڕێ گۆڵناز، ئەگەر بمەوێ بارودۆخی زیندانیانی سیاسی هەڵسەنگاندنەوە یا چاوشاندنێکمان ببێ بەسەریان، هەروە خۆشتان ئەزانن بەقەت عمری جمهوری ئیسلامی مردم لە ئێرانە ناڕازی بووگن بە ئەڵێ ئەم ڕژیمە بووگن، یانە هەر لە هاتنە سەرکاری ئەم ڕژیمۆ هەموو تەیفە جۆرە و جۆرەکانی کۆمەڵگا، چە چینی کرێکار بووێ بۆ چە ژنان بووێتن بەرامبەر بە ئەم ڕژیمە بە شێوازهایەکی متفاوت ناڕزایەتی خۆیان دەربڕیوە. جا هەر بۆیە حکوومەتی جمهوری ئیسلامیش چونکە حکوومەتێکی فاشیستەوە، یعنی بنیادی بەر پایەی سەرکوب و ئەوانە بووە و بۆ خۆشمان ئەزانین کە تەواوی بودجەکانیان، تەواوی ئەمکاناتەکانیان لە زەمینەی نەهاتهای سەرکوب دابین کردووە. بە جێگای ئەوەی کە بێن مەسەڵەن لە بواری علمی چوزانم شوێنهای پەروەردە وەکو ئاموزش و یا تەفریحایەک سالم بۆ خەڵک دروست بکەن، متەسفانە هەموو بودجەکانیان مەجموعاً ئەوە باشە بێژم کە بۆ تەقویەتی خۆرافە پەرستی، بۆ تەقویەتی دەستگای سەرکوبیان دابین کردووە. دەرنەتیجە هەموو کات وە بە هەموو شێوازێک ویستویانە ئەو کۆمەڵگا ناڕازیە بەو وەزعیەتەی کە پێکیان هێناوە دەمکوت بکەن و جمهوری ئیسلامی زۆر لە بواری سەرکوتکردن و حتا ئاماری ئەعدامکردن، ئەشکەنجە لە ناو زیندانەکان لە ناو وڵاتانی دنیا بەناوبانگە. جا بۆیە ئەگەر بمانەوێت بە شکڵێکی ئاماریش چاو لە قەزیە بکەین، بە بڕوای من ئەکسەریەتی زیندانیان لە ئێران لەسەر مەسائلی سیاسی ڕوا بۆ خۆشتان باستان کرد زیندانی کریاگن. یانێ ئەگەر تەحلیلێکی دروستیشمان هەبێت، تەواوی بە ئیستلاح ئاسیبهایەکە لە ناو جامعە وجودی هەیە، وەکو بزەهکاری، وەکو دزی، وەکو ئاعتیاد و یا هەر نوع ئاسیبێکی تر ئەگەر ببێ ئێمە کەسەکان تووشی بووگن و بۆ بەهانۆ زیندانی ئەکرێن، بە بڕوای من خۆی سەرچاوەی سیاسی هەیە و بەنظر من لەوەها کۆمەڵگایەک هەر نوع ڕفتارێک ئۆتۆماتیک سیاسیە. جا دیارە خودێ کەلمەی قانون، من پێم خۆشە کە ئیشارەیەک بەم مۆزوعە بکەم، خودێ کەلمەی قانون ئازادی لە ئینسان ئەگرێتەوە، بەڵام خۆب لە فرە جێگاکانە بێت چوارشێوەیەک بۆ خۆشتان ئەزانن بۆ بەڕێوەبردن و یا ئیدارەکردن هەر نوع سازمانێک، هەر نوع چوزانم حتا تۆ چاولێکە وەکو گروپێکی کۆنەوەردی تۆ ئەبێ چوارشێوەیەکت ببێ بۆیە کە مەسەڵەن ئەو گروپە چۆن بگایێتە مەقسەدی خۆی. جا بۆیە لەناو کۆمەلگاشە بێت چوارشێوەهایەکمان ببێت بۆ ئیدارەکردن و ئەلبەتە چوارشێوەیەک بە نظر من ئەبێ ببێت کە ئازادی ئینسانەکان ڕایەت بکرێت، حرمەت و ڕێزی ئینسانی وجودی ببێت کە متەسفانە لەناو جمهوری ئیسلامی مطلقاً ئەمە ڕایەت ناکرێت و ژن وەکو جنسی دووەم تەڵەقیەکرێ، جوانەکانمان بێکارن، کرێکار حەقدەستی ژێر هێڵی هەژاریە، چوزانم شادیکردن مەمنوعە، چتایەک وەکو موزیک مەمنوعە، ئازادی مەتبوعاتمان نییە،
ئازادی ئەحساب وجودی نییە، عەقیدە و نەزەر و هەر بۆچوونێک هیچ گونە ئازادیەک لە ناو جامعە وجودی نییە. جا هەر بۆیە لەوەها مۆقعیەتێکە هەیە کە هەموو ئەو ڕەفتارانە و عەکسڵ ئەمەڵانە لەلایەن ئەفرادی جامعەکەیشمانەوە ئەبنە سیاسی. مثلەن ئەگەر معلم داوای حقوقی خۆیەکە، ئەگەر ژن و جوان و کرێکار داوای مافی خۆیانەکان ئەو جار سەرکوب بکرێن، زیندانیەکرێن و بە هەر شێوازێک بوێت بەسلاح زەهرە چاویان لێگرە. هەر بەم دەلیلەسەکە ئەبینین زیندانەکانی جمهوری ئیسلامی لێوان لێو لە خەڵکن و کەمتر خانەوادەیەک من ئاوا ئەبینم کەمتر خانەوادەیەک هەیە، کەمتر کەسێک هەیە لە ئێران بە نۆعێک سەرکوب نەکرابێت و یا ئەعزایەک لە خانەوادەیەک زیندانی نەکرابێت. ئێستا ئەبینین کە هەزاران نەفەر لە زیندانەکان جمهوری ئیسلامی یا چاوەڕێی حکومن و یا بلا تەکلیفن، چوزانم یا ساڵیانێکە حکومەکانیان تەواو کردووە، کەسانێکی زۆرمان هەیە کە 20 ساڵ لە تەمەنی و یا مثلەن 10 ساڵ 15 ساڵ لە تەمەنی باشترین ساڵەکانی ژیانی لە ناو زیندانەکانی جمهوری ئیسلامی تەڵەف کردووە. جا ئەگەر باسی زیندانەکانیش بکەین بە بڕوای من متەسفانە وەزعیەتی خودێ زیندانەکانی جمهوری ئیسلامیش بە نسبەتی ئستانداردێکە لە دنیا بە ئیستلاح دانراوە شرایەتێکی فوق العادە وحشەتناکی هەیە. زیندانیەکان نەتەنیا لە ئازادی مەحرومن لە ئێران، بەڵکو لەگەڵ مشکڵاتێکی گەورەتر نەبوونی چوزانم غەزای سالم، نەبوونی ئاو بەسلاح تەنەفوسێکی سالمیان نییە، مەخسوسەن کەسانێکە زیندانی سیاسین هەمیشە وەکو تەنبیهێکی زۆرتر، وەکو فشارێکی زۆرتر لەسەریان لە ناو بەندهای عمومی دایانەنن، لەگەڵ زیندانی هەیە کە بەسلاح خەتەرناکن دایانەنن. بە بڕوای من زیندانیانی سیاسی لە ئێران هەر لە هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی تاکو ئێستا هیچ وەختێک وەزعیەتێکی باشیان نەبووە و نەتەنیا لە بواری فشارهای ڕۆحی ڕەوانی بەڵکو لە بواری غەزا و ئیمکاناتێکە کە ئەبێت وەکو ئستانداردێک بۆ هەر زیندانیەک دابین بکرێت، متەسفانە لە ناو جمهوری ئیسلامی ئەوەش ڕعایەت ناکرێت. بەڵێ ئەسرین باست کرد کە ئەگەر معلمێ اعتراز دەکا، ئەگەر هەر کەسێ اعتراز دەکات دەیخاتە زیندان. ئێستا بۆ نمونە خۆمان نەزانین لە ماوەی ڕابردوودا هێرشی کردن سەر تونبوشی معلمان و زۆرێک لە معلمانی زیندانی کردووە و دەستی داوە بە سناریۆسازی بەرعەلەیهی معلمانە. ئەمە ڕەوشی جمهوری ئیسلامیە بۆ سەرکوبکردنی بە نەزەری من هەر دەنگێکی ناڕزایەتی بەرعەلەیهی خۆی. جایسە و سناریۆسازیەوە بەس شێکە لە ئەو شەگردانەی کە جمهوری ئیسلامی لە ساڵانی ڕابردوودا بەکاری بردووە. ئەسرین پرسیارێکم هەیە، بارودۆخی کولی زیندانیانمان باس کرد، باسمان کرد کە چۆن لە زیندانەکانە ڕەفتاریان لەگەڵا کرێت، بەڵام ئەگەر بینە سەر بارودۆخی ژنانی زیندانی سیاسی، ئێوە ئەوە چۆن لێک دەدەنەوە؟ ئایا بارودۆخی ژنانی زیندانی سیاسی جیاوازترە لەگەڵ زیندانیانی تر؟ بەڵێ هاوڕێ گۆڵناس خۆت بە مەسەلەیەکی هەرە مهم ئشارەت کرد، سناریۆسازی. مەسەلەی سناریۆسازی هەمیشە بەرامبەر بە متاسفانە زیندانیانی سیاسی بەکار چووە، یانێ بجوز ئەوەی کە بە ئیتهامی چوزانم جاسووسی، بە ئیتهامی شتایەکی لەو نۆعە لە مقابڵی زیندانیانی سیاسی بەرخۆردیان کردووە، بەڵکو بەوەش ڕازی نەبووگن سناریۆهایەکی زۆر خراپتر لەوە بەرامبەریان دروست کراوە و بۆ بەدناوکردن چوزانم لەو نۆعەکە فعالێکی سەرشناس، فعالێکی وەکو ئەو معلمینە فەداکارەکە لە ماوەی ئەخیر دەستگیر کران، متەسفانە بەرامبەریان ئەیانەوێت کە بە نۆعێک ناویان خراپکەن لە ناو کۆمەڵگا. بەڵام بە بڕوای من هیچ ئەو سناریۆانە سوختن بە ئیستلاحوە هیچ کاربردێکیان نییە. خب گوڵنازگیان تەبیعەتەن ژن لە کۆمەڵگای ئێران وەختێک چاولەکەین وەکو جنسێکی دەرەجە دوو حەساوە بێت، وەختێک لە خۆدت دەرەوەی زیندانەکان هیچ ڕێز و احترام و مافێکی بۆ دیاری نەکراوە، خب ئەو جارە ناو زیندانەکاندا خونچە چاوەڕێ بکرێت. متەسفانە فەزای زیندانەکان بە حەدێک لەسەر ژنان وحشەت ناکەکە، حتا ناکرێت کە ئێستا وەسف بکرێت.
هەرچەند شتایەک مەسەڵەن وەکو قسە و باسایەک و یا وتارهایەک لەم بابەتۆ نووسراوە مصاحبەهایەکی فراوان لەلایەن کەسانێکەوە تەجروبەیان بووە تقریبەن شتایەک باس کراوە کە چۆن ژنان نەتەنیا لە بواری ئیمکانات و غەزا و ئەو شتانە کە لەسەر زیندانیانی پیاگی شەڕواکە باسم کرد متەسفانە زاڵە لەسەر ژنانیش هەر بەم شکڵا چێتە پێش و حتا من ئەتوانم بێژم بە دەرەجاتێک فرە خراپترێکە بۆ ژنانجا من پێم وایە کە لە بواری ئیمکانات و بەهداشت و ئەم شتانە خۆ ژن زۆرتر پێویستیە کە تەوەجۆهی پێ بکرێت لە بواری فیزیکی ژن مانگانە پێریۆ دەبێت ژن ممکنە حامەڵە ببێت ژن ممکنە زایمان بکات هەمووی ئەمانە بە بڕوای من نیازی بە ئیمکاناتی بەهداشتی زۆرترێکە لە بواری تەغزیەوە هەروەها بەدەنی ژن نیازەکە مەوادی تەقویەتی بگایێتە بەدەنی بە حکمی خوێنڕێزیە کە مانگانە هەیەی و یا ئەوارزێکە دوای زایمان تووشیە بێت هەر بۆیە نیازی بە تەغزیەکی سالم هەیە بەڵام هەروواکە وتم نەتەنیا وەکو پیاوانی زیندانیش چاویان لێ ناکرێ بەڵکو بە دەرەجاتێک لەوان حتا خراوەترێکیش هیچ ڕسیدگی بە وەزیەتیان ناکرێ فکرەکەمەوە جار بەجارێکیژم داخم چەندها ژن لە کاتی حامڵگی زیندانی کراون و یا لە ژێر فشاری بازجووەکان چەندها ژن گیانیان لەدەستاوە یا مناڵەکانیان لەدەستاوە داخم چەندها ژن لە ژێر دەستی ئەو بازجووە کەسیفانەی جمهوری ئیسلامی تەجاوزیان پێکراوە چەندین ژن چەندین مناڵ لە ناو زیندانیەکانی جمهوری ئیسلامی بە دنیا هاتکن و باشترین تەمەنی منداڵەکانیان لە کناری دایکیانە متەسفانە لە زیندانەکانی ئێرانە ئەگوزارێنن حتا من لەم مدەتە گزارشێکیشم خوێندەوە لەسەر ژنانێکە کە بێستڵاح سەرپەرستی خانەوارن یا ناناوەری خانەوارن ئەوانە بە شکڵهایەکی زۆر وەحشیانە و دەڕەندە لە ناو زیندانەکان بەنەوەی خۆیان مەجبورن کە کار بکەن مثلەن بەخاتر حەقدەستێکی زۆر کەم بەخاتر 200,000 ئێران 200,000 تمەن حازرن ساعەتها لە ڕۆژ کار بکەن چە لە ئاشپەزخانە بووە چە لە شوێنە جۆرا و جۆرەکان وەکو نزافەت و ئەوانە کاریان لێ بکێشنەوە جا حتا ئەوەش ڕازین خودێ ئەو ژنانە لەوێ ڕازین کە بەو کارەش بە نوعێک ئەو پوڵە بەدەست بێرن و بینێرن بۆ خانەوادەکانیان لە دەرەوەی زیندان حتا بەوەش ڕازین بەڵام ئەبینین کە مەسەڵەن لە ناکاو مەسئولی زندان تێت ێژێ کە تۆ ناتوانیتر لەوێ کار بکەیت نەفەرێکی تر یا جایگوزینەکە یا بە هەر نوعێک گەرەکیانە کە بە نوعێک فشارێکی زۆرتر دووبارە بخانە سەر ئەو کەسە نایڵم حتا بەوەش کە خودی زندانی قانع بووە کە ئەو کارە بکە بە نوعێک یا کومەکێک بێ بە خانەوادەی و یا ئەوەی کە ساعتهای ڕۆژی لەوێ سەرگەرم بێ و فرەتر فشار لەسەری نەبێت بازم ئەوەشی لێسێنەوە یعنی وەزعیەتی ژنان بە بڕوای من وەزعیەتی ژنان چە لە نوعی زیندانی سیاسی و چە غەیرە سیاسیەکانیشی بە نەزەر من لە ناو زیندانەکان دوو بەرابەری پیاوەکان لەژێر ئەشکەنجە و زوڵم و حتا نابەرابەری شاهن وتم ئەو شتێکە حتا بۆ پیاوانیش لەوێ ممکنە دابین کرابێ متەسفانە بۆ ژنان لە ناو زیندانەکان جمهوری ئیسلامی بە هیچ عنوان دابین ناکرێت وەزعیەتێکی یەکجار وەحشەتناکیان هەیە بەڵێ ئەسرین باسی ئەوەت کرد کە ئێستا من هەمیشە بیر لەوە کەمەوە کە چەندێ ژن بێ لە زیندانەکانە کە لە زیندانە زایمانکەن یان حاملە بن و دواییە لە زیندانەکانە زایمانکەن هەر چەند ڕۆژی گوزەشتە خەبەرێک بڵاو بۆ کە سوعدا خەدیرزادە کە کاتێک حاملە بووە 2 مانگە حاملە بووە لە زیندان بۆ چەند ڕۆژی گوزەشتە لە زایمانی کردوە لە زیندانە وابێەوەی کە ئیجازەی مەرەخەسی پێ بدەن هەر لە زیندانی ئورومیە زایمانی کردوە و بەداخەوە بە دلیلی ئەوەی کە لەو مدەتەی لە زیندانە بووە تەغزیەکی باشینە بۆ ئێستا مناڵەکەی لە شیری دایکی خۆی بێبەشەوە لە هاوزندانێکی خۆی کە لەوەیە منداڵەکەی شیر وەردەگرێ ئەمە کە باسی ئەوەت کرد کە ئێستا چەندەژن ئەمە نمونەیەکی بەرچاوە کە لە ڕۆژانی گوزەشتە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیە باس کراوە هەر بۆ نمونە زەینەبی جەلالیان تەنیا ژنێکە کە زیندانی هەتایی بەسەر سەپاوە بەڵام
ماوەهایە کە هیچ خەبەرێک نییە لەسەری و بنەماڵەکەی زۆر نیگەران و هەروە خەڵک بەتایبەت خەڵک زۆر نیگەرانن لە وەزعیەتی زەینەبی جەلالیان کە داخم چی پێ هاتوێ. ئەسرین لێرە پرسیارێک دروستە بێ خۆیشت باست کرد بە نظری تۆ ئایندەی ئەم منداڵانەی کە لێ زیندان لە دایک دەبن چۆن دەبێ؟ ئایا لەباری ڕۆحی و ڕەوانیەوە هەرچەند پرسیارەکەم شاید زۆر ڕەوانشناسی بێ زۆر کارشناسانە بێ بەڵام هەم خۆشە لێرا و باسیکەین کە پێت وایە ئایندەیەکی ڕۆشنیان دەبێ چه شتێک لەسەر و مناڵانە تەسیری ئەبێت؟ بەڵای گۆڵمازگیان هەروەکە خۆی شدوتت تەبعاان ئەمە کەسێک جوابی ئەم پرسیارە کەسێک کە کارشناس بێ لە بواری حتاقل ڕەوانشناسی و لە بواری منداڵان کارهایەکی کردبێت بەڵامی منیشتا حدێک جوابێکم هەیە بۆی من فکرەکەم دیارە لە ناو خودێک کۆمەلگای ئازادیش وەکو کۆمەلگای دەرەوەی زیندان ئینسانەکان ئەو جۆرێکە سیستم بیهەوێ پەروەردەبن دیارە تەسیراتی خانەوادە و محیط و ئەوانە زۆر مهمە بەڵام سیستم هەر جۆرێک بیهەوێت ئەو منداڵە پەروەرش پێیاکات تۆ چاولێکە هەر لە مەدرسەوە هەرتاک و دانشگا و تەواوی کل لێ پرۆسەی گەورەبوونی ئەو منداڵە لەژێر دەستی خودی حاکمیت و سیستمە کە تەنزیم شدە ئەیباتە پێش ئێستا فکرکە مەسەڵەن لە زیندانیش بێت تەبیعەتەن سەرنوێشت و یا ئایندەیەکی باشی نابێت 100% ئەو مناڵە ئەبینێکە لە شوێنێکە گەورە ئەبێت لە شوێنێکە کە دایکی ساڵها ممکنە زندان بوێت ساڵها محروم بوێت لە نیمچە ئیمکاناتێکە لە دەرەوەی زندان هەیبووە لەوێ نیەتی ناتوانێت وەکو دەرس و تەحسیڵ ئەدامە بدات ئەتوانێت وەکو دەرەوەی زندان لەگەڵ خانەوادە و لەگەڵ کەس و فامیل و ئەوانە ئێرتباتێکی ببێت حتا وەکو حسێ عاتفیەکە مناڵێک ممکنە لە دەرەوەی زندان نسبەت بە خانەوادەی بیبێ نسبەت بە چازانم فرە مناڵ ئەبینی کە زۆر حسێکی نزیکایەتی لەگەڵ بابە گەورەی و دایە گەورەی هەیەی ولی ئەو مناڵە لەوێ حتا لەوەش مەحروم ئەکرێت ناتوانێت هەموو شتێکی کۆنتترۆل شدەست هیچ شتێکی بەدەستی خۆی نییە منداڵێکە کە لەگەڵ دایکی ئەبێ ئەو حەبسە تەحمل کات یانێ چه زۆڵمە لە دەرحەق دایکیا کراوە بە من مناڵەکەیش هەر ئەو زۆڵمە ئەچێتوە بە نظر من ئایندێکی هیچ باشیان نابێ واگەر حتا دوای حکمی دایکیان بێنە دەرەوەی زندان ممکنە ئاسیپایەکی یەکجار زۆر تووشیان ببێت لە ئاتیات بیگرات چ لە حتا بزهکاری هایەکە لە ناو زندان کەسانێکە زندانی هایەکە بە دلیلی دزی و ئەو جۆر ئاسیبانە زیندانی کراون لەوێ مەسەڵەن شتایەکی زۆر خراپتریش هەتا فێری بوێتن جا بۆیە من فکرەکەم ئایندێکی باشیان نابێت بەڵامی تر متەئەسفانە لە ناو جمهوری ئیسلامی ئەوەیە بەداخەوە هیچ ئینسان هیچ ناتوانێت لە مقابل هەمچین جنایەتێکە بەرامبەر بە دایک و منداڵێک ئەکرێت تۆ بێژیت وەکو دوایین پرسیار ئەرکی چالاکانی سیاسی لە نێوخۆ و دەرەوەی وڵات ئێمە چۆن دەتوانین دەنگی ئەم زیندانیانە بین چه زیندانیانی سیاسی ژن و چه زیندانیانی سیاسی پیاو چۆن دەتوانین دەنگیان بین؟ بە بڕوای من ئەرکی تەکتەکی تەواوی ئینسانە ئازادی خوازەکان ئەوەیە کە تا زمانێکە ئەو فەردە لە زیندانەوە خۆی ناتوانێت هیچ دفاعی بە ئیستلاح لە خۆی بکات ئێمە دەنگی ئەوان بین و ئەو نگاهە بە ئیستلاح دوگم و خۆپەسەندە من فکرەکەم لەسەر زۆربەی فعالین و حتا ئەحزاب زاڵەکە فڵان زیندانی چون دامنەی فعالیەتی بە ئیستلاح زۆرتر بە فڵان حزب نزیکە بۆ ئێمە دفاعی لێ ناکەین بەنظر منم دیدگا غەڵەتە و من واقعا شخصا خۆم مخالفی ئەوم جمهوری ئیسلامی حکوومەتێکە فوق العادە فاشیست و جنایەتکارە ڕەحم بە هیچ نوعێک هیچ نوعگرایشێکی سیاسی کە بەرعەلەی جمهوری ئیسلامی بێت ناکات جا هەر بۆیە فکرەکەم دفاعکردن لە هەر ئینسانێکە کە یەک زەڕە تەلاشی کردبێ بۆ ئازادی خوازی واجبە و حتا ئەگەر دیدگای سیاسیمان لە یەکتر دوور بێت بە نظر من ئەمە وەزیفەی کە وەزیفە و ئەرکە لەسەرشان هەر ئینسانێکی ئازادی خواست کە دفاع بکە لە زیندانیان وەختێک ئێمە مبارزە بۆ دنیایەکی بەرابەر و ئازادەکەین وەختێک گێژین ئینسانەکان ئەبێ
بیر و ڕای خۆیان ئازادانە دەرببڕن وەختێ گەژین ئازادی ئەحساب ئەبێ وجودی ببێت دەجا چه ئشکاڵێکی هەیە دفاع بکرێت لە فڵان زندانیش ئەگەر لەگەڵ حزبەکەی منیش نەبێت بە بڕوای من ئەکرێت فعالین و حتا لایەنە جۆرە و جۆرەکان لە زمینەی حمایەت لە زندانیانی سیاسی بەیەکەوە نقطە ئشتراکێکیان ببێت ئەگەر بەبێ قەید و بەبێ لە بەرچاوگرتن ئەو نوعەت دوگماتیسمێکە کە ئێستا باسم کرد حمایەت بکرێت لە زندانیان ئەکرێت لە دەرەوەی وڵات ئاکسیۆن هایەکی مشترک لەلایەن فعالین و یا ئەحزاب و لایەنەکان پێکەوە لە دفاع لە زندانیانی سیاسی حتا ئەگەر متعلق بە حزبێکی تریش بێ گرایشی فڵان فەردی سیاسی کە لە زیندانە زۆرتر نزیکایەتی لەگەڵ فڵان حزبیش بێ بە نظر من لازمە کە ئەحزاب بەیەکەوە مشترەکەن ئاکسیۆن هایەکی مشترک بگرن شوێنهایەکەوە ڕنگدانەوەی هەیە چە لە بەرسفارەت بێت چە لە ناومەرکەزی شارەکان بێت چە لە نامەناردن بۆ سازمان بین الملل بێ ئەمانە هەمووی ئەتوانێت تەسیراتی خۆی ببێت مثلەن خودێ تشکیلاتی ئێمە لە حدودەن مانگێکی پێش ئاکسیۆنێکی زۆر یانێ ڕنگدانەوەی هەبوو ئاکسیۆنێک گیرا لە ڕابطە لەگەڵ ئەدامی های دەهێ شەست کە لە ناو شاری کۆڵنی ئاڵمان بە حەمەڵکردن پلاکارد هایەک لەلایەن هەم ئازای تشکیلات و هەم کەسانێکە ئازادی خوازن ئەو پلاکاردانە حەمەڵ کرا لە ناو شار زۆربەی خەڵکی ئەو شارە پرسیاریان بۆ دروست بوو کە ئەمە چه کەسانێکن سەڵەن پێیان سیر بوو کە جمهوری ئیسلامی تا ئەو حەدە جەنایەتی کردو تا ئەو حەدە فاشیست بووە کە هەزاران ئینسانی ئاعدام کردووە جا بۆیە فکرەکەم لەم نوعە کارانە ئەتوانێت تەئسیراتێکی باشی ببێت هەرەوەندە یعنی دەنگی زیندانیە کە خۆی ناتوانێت دەنگ هەڵبڕێت لانی کەم ئێمە دەنگی ببین. زۆر سپاس دەکەم ئەسریگا من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆت قسێک هەیە وەکو کۆتایی ئەتوانی ئیشارەی پێ بکەی فەرموو. زۆر سپاس کۆڵماسیان یەک نوکتەتر من ئضافە بکەم بە ئەم پرسیارەی آخر کە چه ئەرکێک لە سەرشانی ئێمەیە من فکرەکەم ئەو کەسانەی کە زیندانی ئەکرێن تایبەتەن ئەو کەسانێکەوە وەکو ناناوەری خانەوادە ئەکەونە زیندان خانەوادەکانیان زۆر پێویستیانە کە بە لە بۆعدی ماڵیەوە حمایەت بکرێن جا هەر بۆیە ئومیدوارم کە هەر ئینسانێک لە شوێنی خۆی و بەجێگەی خۆی بتوانێت گۆشەچاوێکیشی ببێ بۆ خانەوادانەوە کە ناناوەری خانەوادیان کەوتوتە زیندان و هیچ منبع دەرامەدێکیان نییە بۆ بژیوی ژیانیان حداقل گۆشەچاوێکیان لەو بوارەشەوە ببێت. زۆر سپاس من قسێکی تایبەتیم نییە زۆر مەمنون لەوەی کە منتان داوەت کرد بۆم بەرنامەیە. جارێکی تر سپاس بۆیەوە هاوڕێ ئەسرینی قادری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵا کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمە بەشدار بوون. سپاس دەکەم. زۆر مەمنون کۆڵماسیان. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاسۆی بەرابەری بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتە هیوادارم کە جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت تا بەرنامێکی دیکە و ئاسۆی بەرابەریەکی دیکە ماڵاوە.